بینەرانی ئازیزی گەلی کوردستان سڵاوێمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و باشەوەی کە ڕاستەوخۆ لە پرۆگرامێکی نوێدا و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایی کە ئەمڕۆ یاخود ئێستا دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ هەموو لایەکتان و هەموو لایەکتان لە ساغ و تەندروست باش بن. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا جگەلەوەی کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە دواتر هەریەکان لە کاتی خۆی داماژە پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین بەڵام تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تەوەرێکی تەندروستی و پەیوەستە بە ڤایرۆسی کۆرۆنا لە جۆری ئۆمیکرۆن. هەڵبەتە ماوەیەکی زۆر بوو کە داتاکانی توشبوون بە نەخۆشی کۆرۆنایان بە ڤایرۆسی کۆرۆنا ڕوو لە کەمبوونەوە کردبوو بەڵام بەداخەوە ماوەی دوومانگێک دەبێت کە ئامارەکان بە شێوەیەکی بەرچاو یاخود ئامارەکان زۆر ڕوو لە زیادبوون بوو ئامارەکان بەرزبوونەوە. ئایا هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە لەلایەک دەڵێن ئەمەی کە ئێستا هەیە شەپۆلی نوێی کۆرۆنا یاخود شەپۆلی پێنجەمە، لەلایەکی تر دەڵێن کە نەخێر ئەمە شەپۆلی چوارەمە. لە درێژەی بەرنامەکەدا ئێمە باسەوە دەکەین کە ئایا ئەمە شەپۆلی چوارەمە یاخود شەپۆلی پێنجەمە، لەگەڵ ئەوەشدا کە ڤاکسینەکان یاخود ڕێژەی ڤاکسینەکان لە وڵاتاندا بە شێوەیەکی گشتی زۆر بڵاو کراوەتوانێ و بەکارهێنەرانیشی زۆرە هەر لە ژەمەکانی شێوانە کەسی وا هەیە ژەمی یەکەم و دووەم و سێم و تەنانەت لە دەرەوەی وڵات ژەمی چوارەمیشی بەکارهێناوە، بەڵام ئەگەری ئەوەی هەیە کە تووشی ئۆمیکرۆن ببێ. ئایا هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی لە ماوەی دوو مانگدا ئامارەکان بەو ڕادەیە زۆر بووە بۆ خێراییە ئۆمیکرۆن بڵاو دەبێتەوە؟ بازە نیشانەکانیشی دەکەین. ئایا نیشانەکانی ئۆمیکرۆن یا ڤایرۆسی کۆرۆنا لە جۆری ئۆمیکرۆن نیشانەکانی چین وە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ جۆرەکانی تری پێش ئۆمیکرۆندا؟ لە هەمان کاتا ئێستا لەم وەرزەدا پەتایەک بڵاو بۆتەوە کە ئەوانەی کە تووشی دەبن زۆر جار باسەوە دەکەن کە لەرزوتیان هەیە، قوڕکێشیان هەیە. ئایا ئەم پەتایی کە ئێستا بڵاو بۆتەوە هەر کۆرۆنایە یاخود بڵین ئۆمیکرۆنە یاخودەوە تا هەر پەتایەکی وەرزی و ئەنفلۆزایە کە بڵاو بۆتەوە؟ ئەگەر پەتایەکی وەرزیە چۆن بتوانین جیاوازی بکەین، چۆن جێ بکەینەوە لەوەی کە ئەمە ئۆمیکرۆن نییە بەڵکو تەنها پەتایەکی وەرزیە؟ گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر کامەران قەرەداغی کە بەڕێزیان پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوان. دکتۆر کامەران بەیانیت باش و بەخێراتی. بەیانی باش، زۆر سپاس بۆ ئێوە بینەر و جۆگرانتان. زۆر سپاس. دکتۆر ئێستا بارودۆخی کۆرۆنا ڤایرۆس لە جیهاندا چۆنە و لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی بارودۆخەکە چۆنە و ئایا ئەمەی ئێستاکە هەیە شەپۆلی چەنەمە و ئامارەکان چیمان پێڵێن؟ زۆر سپاس. ئەوەی کە ئێستا لە جیانە هەیە لەم چەند هەفتەیە بامنی لەم دوو مانگ و سێ مانگی ئەخیرا ژمارەکان بەرەو هەڵکشانێکی بەرچاو چوون. تاوان ئەگەڕێتەوە بۆ خودی ڤایرۆسەکە، یعنی ئەوەی کە ڤایرۆسەکە سیفاتێکی یەک سیفاتی تایبەتی تیا دروست بۆ کەوای لێ کردو کۆمەڵی سیفاتی تری بۆ دروستکە، بەڵام ناتوانێت بڵێ ئەمە شەپۆلی پێنجەمە، چکە شەپۆلی یەک و دوو سێ و چوار کە ئێستا ئۆمیکرۆنە تایبەتێتی خۆی هەیە هەم لە ڤایرۆسەکەەوە هەم لە کۆمەڵە شتیترەوە. هەروە ئەوە ڕێکەوتنیی نێودەوڵەتیە کە لەسەر بڵین ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەبێ بێت ناوێکی تازە بۆ ئەو ئۆمیکرۆنە بدۆزێتەوە، یا ئەوەی کەیت ناوێکی تری باتێ جایتر ناوەکە لە بەپێی ئەو شوێنی تیا دۆزراوەتەوە یا بەر لەبەرەوە ئەمەی تا ئێستای مەتیاژین هەر شەپۆلی چوارەمە ئۆمیکرۆن کە یەکەم جار هات بۆ نمونە WHO ڕێکخراوی تەندروستی لە 26 یانزەی 2021 WHO ئەعلانی کرد کە ئەمە بەو شێوەیە گەشتوتە ئەو شوێنی کە پێوتێ بڵین ئۆمیکرۆن و ناوەکەی ناکە لە ئەفریقا و دوای لە زۆربەی لە بەریتانیا بڵاو بۆ 26 مانگ ئیعلانی کرد و ئەمانە سیفاتی تایبەتی کە دەستی پێکرد ئەم ئۆمیکرۆنە خێرایی بڵاوبوونەوەی بوو، خێرایی بڵاوبوون و هەموو ئەو گۆڕانکاریانی هەتا ئێستاچێ لە کە پێوتێ میوتیشن یا بەڵێ حەج ڤاریانت چۆن ناوی ئەنێن ناوی بنێن بۆ نازانم تا چەند بۆ هاوڵاتێکی کورد کە گوێی لە باسەکەی گرنگە ئەو جۆرە وشانە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە بڵێن ئەمەیستە پێوتێ هەر ئۆمیکرۆنە BA1 BA2 یەکەم جار کە هات پێ ئەوترا BA1 دوایی سەیریان کرد لە هەنێ ناوچە
تۆ زێسیفاتێکی تایبەتی تری جیاوازتەیە خێراترە ڕوە سێکی لەمی تر جیاوازتە لەوانە یەک نیشانە یا دوای لەمی تر فەرقێ سەیریان کرد کە چوونەوە ناوە چون ناو مختبەری ڤایرۆسەکان و سەیریان کرد ئەمەیان ناونا یەکەم BA1 دوای سەیریان کرد لە هەمان کاتە شتێکی تریشی لەگەڵ خۆیان بوو وتیان ئەمەش BA2 ینی کە سەیریانە کرد دوای وردە بە تەواوەتی شەپۆلەکە کەمی کردەوە یعنی شەپۆلی چوار بە تەواوەتی ژمارەکان کەمی کردەوە کە هاتبووە سەرەوەی کە لە ژمارەی توشبوونی کۆرۆنا لە جیهانە گەیشتە 200,000 لە جیهانە لە دوای ئەم دومانگی ئەخیرەوە دیسانەوە لە هەنێ ناوچەی جیهانە بە تایبەتی لە ئاسیای دوور لە سین و لە یابان و لە ئەندەنوسیا و لە کۆریای شیمالی و جنوبی ئەمانە دەستی کردو بە زیابوون لە درێژەی لێکۆڵینەوەکانی ڤایرۆسە سەیریان کرد ئەمە BA1 و BA2 بووە بە BA4 BA5 یعنی بووە بە BA4 BA5 بەڵام هێشتا لە فەلەکی ئۆمیکرۆن خۆیەتی لەبەرەوە نەهاتن ناوێکی تری بۆ بدۆزنەوە یا بڵێن ئەمە جۆرێکی نیشانەکانیش گۆڕانکاری بەسەرهاتەوە دکتۆر نیشانەکانی ئەمە چییە پێش هەموو شتێک بە ئەم ڤایرۆسە خۆی بە پرۆسەیەکە هاتووە ئەسڵی ئەم ڤایرۆسە گەڕاوەتەوە بۆ ئەسڵی ئوهان یعنی ڕێک لە هەمان شوێنەوە هاتوۆتە دەرەوە بۆ نمونە ئەلفا و دێڵتا لە لقەکانی ترەوە هاتوون ئەگەر یەکێ بڵێن ئەگەر ئەمە ئەسڵی ئوهان بێ ئەلفا و دڵتا لێرەوە هاتووە کاڵین وهان پێوتی وایڵ تایبیانی جۆرە هینەکەی خەتەرەکەی ئەگەر سەیریکە ئەم BA4 و BA5 ئۆمیکرۆن لە ڕەگە ئەسڵێکەوە هاتووە لەبەرەوە ئەم بە کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی لەگەڵ خۆیانەوە کە نزیکەی 12 تا 15 گۆڕانکاری گەورەی پێوەیە لەبەرەوە ئەم بەم پرۆسێسە گەورەیە هاتووە بە پرۆسێسێک هاتووە وەکوای بڵێ بە تونێلێکە هاتووە هەمووی شەڕی کردووە هاتوۆتە ئێستا سەیرێکی هیلاک بووە زەعیفە نیشانەکانی چییە زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە ئێستا ئەمەی لە جیهانە هیچ شتێک نەماوە لە دنیا ئێستا پێوتێ دێڵتا BA1 و BA2 نەما ئەوە ئێستا لە جیهان هەیە لە هەموو سەرانسەری جیهانە پێوتێ BA4 BA5 یعنی هەموو جیهانی گرتووە یعنی ئەگە سەیری خەریتەی کۆرۆنا ڤایرۆسکەی لە دنیا ئاوا یەک پەڵەیە هەمووی پێوتێ BA5 بۆ نمونە لەبەر ئەمە سیفاتەکانی چی ئەمەی ئەخیریان کە پێوتێ BA5 یعنی ئۆمیکرۆنی جۆرەکەی کە پێوتێ سورعەتی لە 140 زیاترە لە BA1 و BA2 پێش ئەوەی کە باس لە نیشانەکان کەی کە باست لە ئوهان و ئەلفا و دێلتا و ئۆمیکرۆن کرد گرنگی ئەم ناوانە لە زانستی پزیشکی و لە تەندروستیا چییەوە هەریەکان ناوێکی بۆ دانرا ئا پەیوەندی بە وڵاتەوە هەیە کە لێی سەری هەڵداوە یاخود هۆکاری تری ڕێکخراوی تەندروستی گیان و کۆمەڵگای زانستی دنیا لەسەرەوە ڕێکەوتون کە لە زانستە ئەبێ ڕاسیزم نەبێ لە زانستە نابێت بۆ نمونە بڵێن ئەمە ڤایرۆسە هەندیەکەیە ئەمە ڤایرۆسە ئەفریقیەکەیە ئەمە ڤایرۆسە سینیەکەیە لە بیداتەوە شەڕی گەورەی دنیا لەسەرەوە بوو کە ناوی نەنی ڤایرۆسە سینیەکە یەکێ لەوانەی ترەمپەی و ئەمە ڤایرۆسە سینیەکەیە سین لەسەرەوە مناقەشەی گەورە بوو تۆ نابێ بڵێ ئەمە ڤایرۆسەکە بۆ کە ئەڵێ هەندیەکە بینی کوردیەکە بینی کە بڵێمە ڤایرۆسە کوردیەکەیە ئیتر کە کوردیەکە بینی ئەڵێ بڕۆ بۆ لاوە تۆ ڤایرۆسەکەیت یعنی لەبەرەوە کۆمەڵگای یعنی ئەمە WHO کە ناوی ئەنەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی مەسەلەکە ڤایرۆسەکەش نییە مەسەلەکە ئەوەیە نابێت نەخۆشیەک بە وڵاتێکەوە ناوی دەرکات چونکە ئەمە بۆ ینی ئەوەی کە ینی شتێکەیە لە زانستە ڕاسیزمی زانستەیە هەروەکو چۆن ڕاسیزمی شتیتر هەیە لە سیاسیە اقتصادە کۆمەڵایەتی هەشتێکی ناوەنی لەبەرەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوێکی یەک وڵات نییە هەچەند هەیمەنەی هەنێ وڵاتی گەورەی بەسەرەوە بەڵام لەوە ناوەستێ لەبەر ئەوەیە ئۆمیکرۆن ئێستا گەر سەیریکەی کە ڕۆیشتە ئاسیای دوو چووە سین و کۆریای شیمالی و کۆریای جنوبی زۆربەی گۆڕانکاریەکان لێو دوای هاتەوە بەریتانیا سەیرێکی گۆڕانکاریەکان لێو بەڵام ئۆمیکرۆن لە شوێنەکە نەوەستا ناوی بنی بە شتێکی تر گۆڕانکاریێکی گەور اینجا دوای ئەو خاڵی یەکەم کە ناوەکەی لا ئەبەن بۆ ئەوی اینجا ئۆمیکرۆن هەنێشتی تریتیا هەیە سەیریەکەن و گۆڕانکاری لەبەرەوە ناونانی ئەوە ڕێکەوتنێکی نێودەوڵەتیە ڕێکەوتنێکی نێودەوڵەتیە بۆ ئەوەی توهمە یان تەشیر و ئەوانە لەسەر ئەو وڵاتەیە ئەو شوێنە لابەرن بەڵێ چکە لە خێرا بڵاوبوونەوەکەی دکتۆر چ جیاوازیکی تری هەیە لەگەڵ جۆرەکانی تری ئۆمیکرۆن یاخود دەلتا و ئەلفا بە شێوەیەکی گشتی و نیشانەکانیشی چین ئەم جۆرەیان خۆی لە ڕاستیە ئەوە زانستی ڤایرۆلۆجیە ینی ئەگەڕێتەوە دواوە لە چواوەجیا بەڵام هەمووی حتا ئێستا هەموو گۆڕانکاریەکە ڕۆە زیاتر گۆڕانکاری لە پرۆتینەکەیە تۆز ئەم پێشتێکە پێوتێ چکڵە ینی ئەو چکڵی پرۆتینەکەی سپایک پرۆتین لەوێ گۆڕانکاریەکە ڕوە هەمویان بەو پرۆسێسا ئەڕۆن یان ئەگەر ئێمە
ئەمەمان زۆر باس کردووە ئەگەر سێری سارسی دوو بکەیت کە ئێستا لەگەر سارسیەکە 2002 لە سەدا 96یان لە ڕووی جیناتەوەکو یەکوان گۆڕانکاری لە سەدا 4 بۆ 6 گۆڕانکاری کراوە ئەوش لە ناو ئەسڵی جینەکانە باقی شتەکانی تر لە سا 14 بۆ لە سا 16 لە پرۆتینەکە ڕوویاوە ئەم سارسی دوو هاتوۆتە ناوە ئێستا و گۆڕانکاریانە وردەوە دەلەو پرۆتینە ڕوا کەیشتۆ بەم شوێنە ئێستا خێرایی سێ سیفاتی تایەک ئەمەی ئێستا یەکەم کە زۆر گرنگە باسی کەم خێرایی بڵاوبوونەوەیت ئێمە ئەو ساباسی وهانمانە کرد ئەمان و 1 بۆ 2 کەس ئەگە 3 کەس لە شوێنێکا دابنیشە یەکێ بیگرێ سیانەکەی تریکە ئەگەر مەترێ لێوە نزیک بێ کەسەکە پژمە هەبێ بکۆکێ دوانەکەی تریژێگرێ کە هاتیینە سەر ئەلفاوتمان ئەلفا ئەبێ بە 1 بە 3 بۆ 5 1 بۆ 3 بۆ 5 یا 1 بۆ 3 بۆ 4 ینی هەر لە هەمان شوێنە 4 کەسی لێبێ ئەو کەسە مەترێ بەیەکەوە بن بپژمە بکۆکێ ئەوانی تری کە هاتیینە سەر دێڵتا بوو بە نزیکەی 5 بۆ 4 بۆ 6 کە هاتیینە سەر ئۆمیکرۆن ژمارەکەی زیابوتمان ئەوە ناخوا لە ماڵێکا چەند کەس بەیەکەوە نانەخۆندای ئێستا ئەمەی تریش کە ئێستا هەیە ئەمەش ئەگەر لە ماڵێکا 20 کەس دانیشت بێتن 4 گرتوێتی شانزەکەی تر تقریبەن گرتوێتی ئەمە خاڵی یەکەم کە سەر عێز خاڵی دووهەم کە زۆر گرنگە خەڵ هاوڵاتی لی تێبگا ئەمە پێی ئەوترێ 4 سیفات 4 شتمانە یەکەم توشبوون بە بێ نیشانە ئەمە پێوتی ئینفێکشن یعنی زەلامەکە ڤایرۆسەکە چۆتە هیچ نیشانەی نییە ناوتی هەڵگر ئەوەیە لەگەڵ هەڵگرەوەی پێتە کارێر یعنی تۆ لەگەڵ نەخۆشەکە لەگەڵ ڤایرۆسەکە بژیت ئەم ئەیگرێت چکە سووری ئەم ڤایرۆسە کەمە لە دوای 1 بۆ 3 ڕۆژ لەو بینات کە هات ڤایرۆسەکە هات ئەگە نیشانە لێ دەرکەوت لێت دەرەکەوێ خۆی سوورەکەی لە بینی 5 بۆ 7 تا تەواوێ باشە سەیری کە ئەمە سیفاتەکانی 5 بۆ 7 ڕۆژ لە جستەیامێنێتەوە باشە ئەکەوێتە سەرەوەی خەڵکە بووە کاتی خۆی هەڵامەتی هەر لێ نەبووتەوە و دائیمە لوتی ژیرا و فنەی هاتووە ئەمە هەر هەبووە ڕەنگە بکەێتەوە سەر بەرگری کەسەکە خاڵی یەکەم وتمان خێرایی بڵاوبوونەوەی خاڵی دووەم نیشانەکانێتی ئەو پرۆسسی کە باسم کرد بۆ تونێ لە درێژە هاتووە چکە ئەمە لە ئەسڵی لە ئەوهانەوەیە یعنی ڕێجی ئەمە ئەوهانە بەڵام ئەلفا و دەلتاوانیە ڕێجی ئۆمیکرۆن گەڕاوەتەوە بۆ ئەسڵەکەی لەبەرەوە کە هاتووە وەکو بڵێ بۆ پیاوە نەخۆشەکە ئەو پیاوە نەخۆشەیە کە مەرکە 26 11 2021 WHO ئەعلانی کرد من ئەو شەوە لایڤێکم کرد 27 مانگ وتم ئۆمیکرۆن دارەمەیتی کۆرۆنا ڤایرەسی خستۆتە سەرشانی چونکە 8 بۆ 12 گۆڕانکاریتیا کردووە 4 ئەوانتی لەگەڵ خۆی هێناوە خەڵک مەناعی پیا کردبوو بۆ تونێلە هەر ڕۆشتۆ شەقی تێڵاوە ئەمیش خەڵکی کوشتووە هەنی هەر شەڕەشمشێری کرۆ بە ئازایەتی هاتۆتە ئێرە بەڵام زەعیف بووە ئەم لاوازەی ئۆمیکرۆن وای کردووە یەک شەپۆلی گەورەی لە نەخۆشی دروست کرد کە پێوتێ پەتا 21 دەرەجەی حرارەت 42 لە ژیانی خەڵکی کوردستانە نەبووە لەم کاتە ئەم هەموو خەڵکە هەڵامەت بگرێ ئەمە ئۆمیکرۆنە هیچ هەڵامەتێک نییە ئێستا ئۆمیکرۆن نەبێ بەڵام بۆ مانایانی خەڵک بترسێ ئەمە سیفاتی دووەمێتی کە زۆر سووکە سیفاتی سێهەمی پێی ئەوترێ ئیمیون ئیسکەیپ یعنی چی ئەمە خاوڵاتی ئەمە بۆ بە مشکیلێ ئەمە زیاتر قسەی لەسەرکەم ئەوژەوەی ئۆمیکرۆن کە ئەیگریت ڤایرۆسەکە ئەگریت بەڵام لەبەرەوەی سیستەمی مەناعە بە قووت بووە هەم بەوەی کەم تۆ لە منە گرتووە من لە تۆم گرتووەکە دوولایەنەیە هەم ڤایرۆسەکە لاواز بووە هەم مەناعی مرۆڤایەتی بڵێ بەهێز بووە جا لاوازبوونی ڤایرۆسەکە پەیوەندی بە مەناعی بەرامبەرەوەیە ئەم هاتووە سیرەکەی بە جادەیە کە ئەڕوا بەرامبەری خەڵک وەستاوە هەرێکی دەماچێک ئاگرتو بەدەستی و یەک ڤاکسین دوو ڤاکسین چواری لە خۆیاوە یا توش بووە بڕای بە ڤاکسینیا یا یەک ڤاکسین لە خۆیاوە و ئەڵێ دووەم لە خۆم نایەن بەخواوتیان فڵانکەس مرد ئەیتر هەموو خەڵکەکە بەرامبەری ڤایرۆسەکە وەستە ئەمیش بە بەردەمیانە ئەڕوا زەعیفە سیرێکە یەکێک ڤاکسینە کردووە زیێ بۆ لای ئەی پاشە پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئەم هەموو ڤاکسینە کراوە ئەم هەموو ڤاکسینە لە پێشێکەکە شاماژەم پێەیە کەسی وا دووەم و ژەمی دووەم و سێم و تەنان لە دەرەوە چوارەمیش کراوە ئەی بۆچی تووشە بن ئەمە ویستم ئەمەیە خاڵەکەی سێم کە پێوتی ئیمیون ئیسکەیپ یعنی باز بەسەر سیستەمی مەناعی ئینسانایە بەڵام کە بازی بەسەرایە مانەی وانە چوار شتەیە زۆر گرنگە لە هەموو نەخۆشیەکە یەکەم کە تووشت دەبێت یەتە لەشتەوە و هیچ نیشانەیەک نییە خەڵک بۆ عیادە بۆ لامڵە دکتۆر ئەم گرتوێتی بۆ من نەمگرتووە تۆ گرتوتە بەڵام نیشانە نییە هەچ کاتی هەچ کەسێ نیشانەی هەبوو پێوتێ نەخۆشی لێرە زۆر مویمە خەڵک
دوو شەهەیەکی جیابکات و یەکێک ڤایرۆسەکە چۆتە لەش هیچ نیشانەی نییە ئەمە پێوتی ئینفێکتت یعنی ڤایرۆسەکە چ ینی معقول نییە بخوایەکە 100 ڤاکسینە لە خۆدەیە من 6 ڤاکسینم لە خۆماوە 2 ساینۆفارم 2 ئەستاسیێنیکە 2 فایسەر 6 لە خۆماوە ئەگەر ڤایرۆسە من معقول نییە لە چواردەوریمە تۆ بپژی بەسەر منە ڤایرۆسەکەیەتە لای منەوە ئەچێتە دەمولوت و ئەمانەمەوە بەڵام لەبەروی مەناعەم زۆرترە هیچ نیشانەم نییە کە نیشانەم هەبوو کە بۆ نوە نیشانەکانی چییە لە پژمەوە گرنگترین نیشانەی لە بیدایەتەوە لە بەرەوەی ڤایرۆس جسمێکی غەریبە ئەچێتە ئینسانەوە ئینسانەکە هەستەکە شتێک لە لەشی ئاسوورەت و گیانی دایەزرێ گیانی یێشێ تایەکیەت و ئەڕوات تۆزێ لەرزێکی لێ لەسەر کوێی جەستە زیاتر بە دەرەکەوێت ئێستا ئێمە سەرەوە سەری یەشێ ڕۆژی دووەم و سێم هەر لە خۆی هەستەکە ئەڵێ بە گوێزان قورجی قاشەکەن قورجێ چوزێتەوە دەنگی ئەگۆڕێ تاموبۆنی تۆزێک ئەگۆڕێ هەنێک کەس گوێ یەشێ کە هاتە قورجەوە بۆ ئاگاداری ئۆمیکرۆنی BA1 و BA2 هەفتە ئەوەنەی دێڵتا سەریعتر لێرە خۆیە گۆڕێ زیاکە ئەمە ئەگەر ئەو هەفتابێ ئەم 100 ئەوەنە لێرە لەبەرەوە لە دوای ڕۆژی سێم و چوارەم و پێنجەم وێتە ئێرەوە ئینسانەکە هەستەکە کۆکەیەکی وشکە کۆکەیەکی بۆ دروست دەبێت هەستەکە زۆر ناخۆش هەستەکە شتێ لێرەتی نازانێت چی لێ بکات ئەمەی کە ئاوسا ئێرەشی ئاوسێ جاری وایە لە گوێسێکی جوتوشی گوێشابێ جۆگەی گێرا پێوتێ جۆگەی ئۆستاچی قەناتی ئۆستاچی ئاوسێ ئەمانە لەو نیشانانە هەنێک کەسێ بە سکچوون ئێستا ژێگرێ سکچوونیە بە سکچوونێکەوەتە نیشانەکە دکتۆر تا ئێستش هەرماوە تامبوونەکە بەڵام دەرەجەی یەک نییە دەرەجەی یەک وەکو هەڵامەتێکە لە دوای 4-5 ڕۆژ ئەچێتە قورجەوە ئەلێرە ئەمە نیشانەکانێتی جام ئەمە نیشانەکانێتی خەڵک با بزانێ ئەجا ئەم سیفاتی ئۆمیکرۆن کە پێوتی ئیمیون ئیسکیپ تۆ دەڤاکسینی وەرگوە دوانی وەرتوە سیانی وەرتوە ئەو وڵاتانی ئێستاکێ بە ئەحسایەکی بچکۆلت پێ بڵێم کە زۆر گرنگە خەڵک باش لێ تێناگا لە هەموو پاییز و زستانێکە کە هەڵامەت و ئەنفلۆنزایەت لە ئەوروپای غەربی نزیکەی 180,000 بۆ 200,000 کە زەمرێ چێن ئەوانی ئەمرن ئەو کەسانی کە بەتەمەنن مەناعیان دابەزی یان نەخۆشیی درێژ ئەگەر ئێستا ئۆمیکرۆن ڕۆژی 19 مان کە بۆ ئەوی خاوڵاتی لە 980,000 کەس گرتوێتی لەوە نزیکەی 500,000 لە ئەوروپای غەربیایە لەبەرەوە هەمان شتا هەمان هەڵوێستە دروست بۆتەوە وەکو پاییز و زستان مادەم هەڵامەتێک هاتووە کۆمەڵی خەڵکەیە تەمەنیان هەیە مەناعیان کەمە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەگەر ڤاکسینەکەیان نەکرد بێت نسبەتی مردن پیازیە باشە دکتۆر هەر ئەو پەتایی کە ئاماژەت پێدا ئێستا لەم وەرزەدا پەتایە دروست بوویان بڵێ هاتۆتە کایەوانێک کاڵێ قورگمێشێ یاخود لەرز و تام هەیە سەرم ئێشێت و زۆر نیشانەی تر ئەمەی کە ئێستا باسێکرێت و خەڵک تووشە بێ کۆرۆنایە بەڵێ یان جیاوازە نەخێر کۆرۆنایە ئۆمیکرۆن BA5 لای من هیچ مناقەشەیەکی نییە هیچ مناقەشەیەکی نییە بەڵام خەڵک لەمە تێبگا زۆر گرنگە ئۆمیکرۆن گەیشتوت ئەم دەرەجەی کە هیچ ئینسانێ لی ناترسێ بۆ نمونە تۆ ئەزانی هاتووت بەرامبەر دانیشتووە لە بەرخۆی ئۆکۆچێ پژمەیەکی بۆ ئەکا ئەڵێ قورگمێشێ بەخوا هەڵامەتەکەی سپلیت لێیە ئاوی سارد لێیە ئەمانە ناخوا چونکە ئەزانی بۆ زۆر گرنگیشە گرنگەکەی لە چیە ئۆمیکرۆن ئەوەنە سووک بووە هاوڵاتی لەوە سوکتریشی کردوە بێ بەهای کردووە نعنی جاری وا هەیە هەموو نەخۆشیەک بەهای زانستی خۆی هەیە بەهای کۆمەڵایەتی هەیە باشە بەهای زانستی ئۆمیکرۆن خۆی سووک بووە ئەوەنە سووکە ئەمە سیفاتە مهمەکەیەتی کە ئیتر خەریکە وردەوردە بەرەو کۆتایی ئەڕوا پرسیارەکەوێ دوای ئۆمیکرۆنە بەچی نییە شتێک نییە بگەڕێتەوە دووە نە دێڵتامانێ نە ئەلفامان نە واڵتایتمانە نیمانە ئەی دوای ئەوە چییە ئەمە پرسیارەکەی دوای ئەوە چیە هەرێک کە زەڵێ بەخوا دکتۆر گیان لە مەعمەلێک کاشتی ترمان بۆ دروست دەکەن ئەمەیان من ناتوانم قسەی لەسەرکەم بۆچی چونکە کۆمەلگای زانستی یا کۆمەلگای ئەوەی کە پێوتێ موئامەراتی زانستی بایۆلۆجی ئەوەنە گەورە بووە لە توانای قسەکردن چۆتە دەرەوە بەڵام هاوڵاتی زۆر مهمە لەگەڵەوەی ئۆمیکرۆن بەهای زانستی وەکو توشبوون کەم بۆتەوە هاوڵاتی خۆشی ئەوەی تری سوک کردووە لە ڕووی ئیجتیماعی و سوشی کردکەوە چییە پەتایە بابە خۆی کۆرۆنایەتی بە ئەعترافی پێناکە ئەعتراف نەکردن بە شتێک بیعنی تۆ بە سوک بەوەی کە بەڵام لێشی ئەترسێ خاڵی دووەمی ترسە ترسێکی کۆمەڵایەتیە کاتە ترسەکەمان هەر هەیە تا ئێستا بۆچی ئەڵێ ئۆمیکرۆنم نییە
ترسێکی کۆمەڵایەتیە لە ترس لە دوو شوێنە یان ئەوەیە تۆ لە مردنە ترسی یا لە شەرمەکەیە ترسی بۆ چونکە کە تۆ لە مردن تازە ناترسی ئەوە تا ئەحسایی کوردستان ئەم شەش ڕۆژەی ئەخیر لە هەموو عێراقا لە دوێنێ بگرە پێ ژماری توشبووان لە 3,000 و 4,000 و 5,000 و 3,000 لە عێراقا هەموو یەک کەس دوو کە لام هەفتەیە خێرا 4 کەس مردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ چونکە تۆ 900,000 کەس بە یەکۆ گرتوێتی اینجا ئەم 900,000 کۆکرێتەوە نیسبەتی مردن ئەڵێ 1400 لە هەموو دنیا لە هەموو دنیا باشە 1400 سا ڕۆژانە لە 8,000 بۆ 12,000 تا 14,000 بوو ئەم مردنا کەوتۆتە چۆ ئەو وڵاتانی زۆربەی زۆری کتیان توش بوو ئەمریکایشێکە لە وڵاتانی تا ئێستش بەریتانیات مردنی تایە بۆ ئەمە هەڵامەتەکەیە کە خەڵک پێڵێ ئەنفلۆنزاکەیە لەبەرەوەی بەریتانیا هەفتەکەی پێشوو زۆرتی ژماری توشکرد لە مێژووی کۆڕۆنا ڤایرەسە لە بەریتانیا ڤاکسینیشی کردووە و هەموو وڵاتەکانی تر زیاتریش بەڵام بەو مانایە نییە ئەمە کوشندەیە بۆ مانایە نییە ئۆمیکرۆن خەتەر بووە نەخێر پێچەوانەکەیەتی ئۆمیکرۆن ئەمەنە سووک بووە ڕەنگە ناوەکەی بێت دکتۆر کاڵی ئۆمیکرۆنە لە خۆی سامێکی ئۆمیکرۆن جا هەم ناوە خۆشە سامی نییە بەخوات خۆوای لێمەکە ئەزانیی هاچە ئۆمیکرۆن چەند ناسکە یعنی خۆی کاتە ترسەکە لای هاوڵاتیان نەبێت ترسێک هاوڵاتیان با لەوە نەترسێ بڵێ ئۆمیکرۆنمەیە ئەو لەوە ترسێ ئەڵێ ئەی باشە دایکم توش ناکەم ننکم توش ناکەم تو ئەگەر خۆت نەپاراز بڵێ ئەمە هەڵامەتە تووشیەکەی چونکە خۆتی لێ ناپارێزی یعنی ئامۆژگاریەکانی من لەم خاڵە ئەمن با لە بیر نەچێت قسە زۆرە بکرێ یاخوا من دەمم نەکرێتەوە لەسەر کۆرۆنا ڤایرەس قەینا هەمووی معلومات و زانیاری باشەوە هاوڵاتی یەکشت زۆر گرنگە کە هەڵامەتی هەبوو کەسی بە تەمەن لە چواردەوریەتی ماسکا و مەترێ مەتورنیوە لە دوورۆ لی دانیشێ ناڵین خۆی تازە باسی خۆجیاکردنەوە و کەرنتاین و ئەم شتانە ناکەین بەس خەزانی ئەکۆکەیە قورجیەشە و بژمە هەیە با ماسکی بکە لە ماڵۆزانی ئەم کەسە ئەوە دەرمانێ بەکارینە مەناعی دابەزیوە نەخۆشیکی درێژخایانی هەیە با ئەم کەسە خۆی لەو کەسە بپارێزێ کە ئەو هینانەی هەیە ئەو ئامۆژگاریە منیش ویستم ئەوە بپرسم دکتۆر کاریگەری لەسەر و کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە ئەگەر تووشی ئەم ئۆمیکرۆنە بن کاریگەرێکی لەسەر ئەوان چۆنە بێ ئەکەوێتە سەر چەند ڤاکسینی کردو ئەگەڕێنەوە ڤاکسینە ئەکەوێتە سەر چەند ژەمی کردووە ئەکەوێتە سەر چەند ڤاکسینی کردو یەکی کردو دوانی کردو سیانی کردووە هەر ئەلێرا زۆر مویمە پرسیارێک ئەڵێ دکتۆر لەو ساڵ تۆ خۆ باسی و کە گەر دە ڤاکسینێ لەوانەی بیگرێ بەس کە تۆ گرتی نیشانە نییە نیشانێکی بەسیتت هەیە بەستوکی ئەگەر تۆ ئەمە ڤاکسین بەڵام ئەومان لەبیر نەچێ مەناعی عام دروست بووە مەناعی گشتی دروست بووە ئەوەی کە کاتی خۆی باسمانەکە پێوتە هەرد ئیمیونیتی ئەم مەناعەیە بەرامبەر نەخۆشیەکانی بەرامبەر ڤایرۆس ئەمە زۆر گرنگە خەڵک دەمەتە مەناعی ئینسان کە دروست بووە بە پرۆسی 2 ساڵ و نیو بەرامبەر خودی ڤایرۆسەکە دروست بوو کە ڤایرۆسەکە هەتا ئێستا جینەکەی نەگۆڕاوە هەر جینێک مشکیل ئەوە مهمە کە جینەکەی گۆڕابێ ڤایرۆسێکی تر ئەم نامێنێ وجودی نامێنێ لەسەر زانستا وجودی نامێنێ یعنی کە تۆ هاتی جینەکەی گۆڕانکاریی گەورە گەورەتیان ڕوویە شتێک نان بە مەناوی کۆڤید-19 ئەبێ بە کۆڤید 22 ئەبێ بە کۆڤید بەچاو لێ کەواتە هاوڵاتی بێ لەوە تێبگا زۆر گرنگە کە تۆ ڤایرۆسەکەیە هەر ڤایرۆسەکەیە کۆڤید-19 ئەی بۆ پرسیاریۆنە ساڵ لەو پێش زەلامی لە خۆی پرۆفیسۆری لە بەریتانیا وتبی ئەمە کۆڤید-20 بیستە لە خۆی خەڵک بەیوەمە کۆڤید 20 زەلامی نازام لە جامیعەیەکە لە خۆی قسێکی فڕێا بۆ کۆی ئێستا خەڵک لە خۆی جابەجا قسەیەک فڕێڵێ ئەمە شەپۆلی 5 ئەمە نەزانینە ناوهێنانی ئۆمیکرۆن بە شەپۆلی 5 ئەو نەزانینێ بەناو خەڵکە بڵاوت لە قسەکان تاکە باسی دا ڤاکسینەکان کرد چەند جۆرێکت کردووە خۆت دروستە جۆرەکانی هەڵیتەوە جۆرەکانی هەڵیتەوە دوو ئەستاسیێنیکە دوو فایسەریش باشە دڵنیا کراوەتەوەیان نییە بڵێ پشتڕاست کراوەتەوە کە کام جۆر لەو ڤاکسینانە باشترینە و هەر خۆت وەکو پزیشکێک چەند جۆرێکیانت کردووە کامیان بە باشەزانی کە بۆ نمونە کە هاوڵاتیان کردبێتیان یا خۆت سوود لێبینی بێ یا خۆت هاوڵاتیان بەگشتی ئەو جۆرە ڤاکسینە بەکاربێنن سوودی لێبینن لە جیهانە ئەگەر سەیریکەی لە جیهانێکەیە خەڵک زۆر ئێمالی کردو لە قسەکردنا ئەی جیهانی سین و هند و ئەو وڵاتانەیە کە سین دامی کردن هەمویان ڤاکسینە سینەکەیان کردووە کە زیاتر لە 2 ملیارد بەشەرن زیاتر لە 125 لە 130 کۆمەلگای بەشەرێت ساینۆفارمی کردووە و باشتی ئەوە تا سین چی بوو سین هەر دەرچوو وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوو باشە لە ئەستاسیێنیکا لە سەرەتاوە دەستی پێکرا دوایی وەستا لەبەر کۆمەڵێ مزاعفات کە لە ئافرەتی گەنجا دەرکەوت
فایسەر و مۆدرنا جۆرەکانی تر دەرکەوت کە ئەمانە ئاڕێنی ینی ئەوەی کە بەرامبەری جینەکەیشە دەرکەوت ئەمانە نەکرد بۆ هەموو جۆرەکانیش کاریگەریان هەیە ئەمە پرسیایی تر ئەڵێ ئەمە بۆ هەمووی کاریگەری هەیە بۆ گەورە و مناڵ و ئێستا لە شەژمانەوە ئەیرێت بە ئاگاداری لە شەژمانەوە لە 5 ساڵەوە هەتاکو هەمووی ئەیرێت ئافرەتی حامیلە پێش حامیلە کاتی حامیلە دوای حامیلە هەموو کاتێکە ئەیرێت دەرکەوت کە ئەو ڤاکسینەی ئاڕێنەی ڤاکسینی پێوترێ جینەکە کە فایسەرە مۆدرنایە ئەمانە دەرکەوت کە باشترینیانە دەرکەوت کە باشترینیانە بێترسترینیانە بەڵام لەگەڵ ئەوەشە پاراسیتۆڵ مزعفاتی منێکی لەو بەرنامانی تەقدیم کرد وتیان ڤاکسین خەڵکە کوژێت هەموو ساڵێ لە بەریتانیا 600 کەس تەسەمومی پاراسیتۆڵ ئەمرێ ڕۆژانە خەڵک بە دەرمان ئەمرێ لەم شارە و لەم وڵاتە بۆچی خەڵک باسی ئەوە ناکە بۆچی چونکە ئەوە لەوانەیە مەسئولیەتێکی سەحی لەسەر بێ یا مەسئولیەتێکی کۆمپانیای دەرمانی لەسەر بەزەمە ئینە ئەم ڤاکسین و ڤایرۆسە ئەمەنە فەقیر و بێدەسەڵاتی هەچی هەڵەسە تێی هەڵەیە و تومەیە خابەسە دکتۆر بڵاوبوونەی ئۆمیکرۆن لە نێو مناڵانە چۆنە زۆرە لە سفر ڕۆژەوە هەتا 100 ساڵی گرێ ئەو مناڵت من دوێنێ نەخۆشێکم لا بوو دایکەکەڵێ وڵام مناڵەکەم چەند ڕۆژێ لەوە پێش هەڵامەت و ئەو شتانەی هەبووە باشە ئەی خودایکەکە لەوەی گرێ مناڵەکە بە جۆری تر یەکێ هەر لە خۆی ئەم عادەتێکمانەیە کولتوری کوردەواری ئەم ماچەواز لێنانی مناڵە چێتە ماڵێکەوە تۆ مناڵەکەن ئەی بە ساقەی بم هەر لە خۆی دوو ماچێکە مناڵی خەڵکە تۆ لە لەسەر جادەکەوتە ماڵی خەڵک لە خۆتە پەلاماری مناڵەکەی شڵ ماچێکی دکتۆر لەسەر ئەو ماچکردنەی کە باست کرد ئەم ئۆمیکرۆنە کەوتمان ماوەی دوومانگێک کە ڕێژەکان زۆر بەرز بۆتەوە هاتنی جەژن پەیوەندی کۆمەڵاتەکان کاریگەری هەبوو لەسەری لە کوردستانە مەسەلە جەژنیش نییە باواز لە جەژن بێنین یعنی جەژن زۆر هین بۆ تۆ خاو بۆتەوە خەڵک خەریکە هەنێ شتێ خاو بۆتەوە بەڵام بۆ نمونە هەر شوێنە قەرەباڵغی تیاابێ بڵێ ژێر پردەکە و سەر پردەکە بەر بەلەدێکە و بڵێن چواردەوری قەڵا جادەی جمهوری و نازانم ئەبێ سەیرێکی لە هەموو کوردستانە هەر شوێنە قەرەباڵغی خۆی هەیە ژێر پردەکە لە مزگەوتەکان قەرەباڵغترە بەر بەلەدێکە لە مزگەوتەکان قەرەباڵغترە یعنی لێرە ئەوە نییە من بێم لێرە باسی جەژن و مزگەوت و شایی و خەنەبەندانی تۆ بکەم باشە ئەوە نیاخۆ کچان و ژنان بۆ خەنەبەندان و پیاوانیش بۆ دەستماچکن و شەکا خواردنەوە هەر لە هەموو شوێنێکا کۆرۆنا ڤایرەزیەت هەر لە بەردەرگا کاچی بۆ تەعزیە زەلامێک لەگەڵ کۆچی 10,000 ڤایرۆسی خاتە تۆزێک ئەو منتیقی بەر هەڵێ مژی و ئەڕۆیت ئەنی مەبەستم چییە مەبەستم ئەوە ئەم ئۆمیکرۆنە خێرایەکی ئەوەنە سەریعە بڵاوبوونەوەکەی ئەمەنە خێرایە 4 کەس دوانی ئیگرێ دوانەکەی نیشانی بۆنەکان و جەژن و پەیوەندی کۆمەڵاتەکان ڕێگە کاریگەریەکی زۆر بۆ زیادکردنی ژمارەکانی ئێستا لە کوردستانە دکتۆر هیچ نەخۆشێکمان هەیە لە چاودێری چڕبێ بەهۆی کۆرۆنا بەهۆی ئۆمیکرۆنا یانیمانە هەشمان ئەو گرنگی ئەو سای نەماوە لەوانەیە خەڵک پرسیارێ بک بڵێ ئایا نەخۆشخانەیەکمانە ئیسە لە کوردستانە بەناوی نەخۆشخانەی کۆرۆناوە بێ نیمانە نەما بۆچی سەیرێکی نەخۆش ئێستا نەگەشتە داخڵبوونی تیانە خۆیان نەزان ئەمە نەمان باس کرد لێرە ئەوەستێ نایە لە سیەکان زۆر کەم باسی ئەوانەوانە بە تەفسیل کردووە خۆشبەختانە خەڵک زۆر معلوماتیە یعنی بەڕاستی من کەیان بینم سیرەکەم زانیاریی زۆریان پێەیە یعنی هەم ئەوانی ئێمە کردومانە ئەوانی هەموو کەسێک کردوێتی بێت دکتۆر لە ڕووی چارەسەرەکانەوە ئەگەر کەسێک بڕواتە نەخۆشخانە چارەسەرەکان هیچ گۆڕانکاریی بەسەر هاتووانی کە لە ڕابردووە بەکارە هات بۆ ئێستا گە بە کورتی پێمان بڵێ سپاس دەکەم ئەوەش پرسیاری ترە ئێستا هەنێ وڵات ڤاکسینەکەی وەستان خۆی هەنێ وڵات خۆی ڤاکسینەکەی وەستان دانیمارک و لە هەنێ شوێنی ڤاکسینەکە سێم جوڕعی ڤاکسینیان وەستاوتیان بەسە ئیتر نابێ ڤاکسین بگرێت وتیان بۆچی ئۆمیکرۆن خۆی هەریەتەوە ئەگە دەشت کرد بێ هەریگری بەڵام بە سوچی یان نیشانە لەبەرەوەی تر ڤاکسینەکە کافیە نەرویج ئێستا خەریکە قانونێ دەرەکە سکەندناڤیا قانونێ دەرکات کەی چوارەم ڤاکسین بە زۆربەی عیلاجەکان کە ئێستا بەکاریت ئەوسا بەکاری ناهێنەوە چونکە هەر نیشانەکانی لێرایە بەڵام ئەگەر بزانیەکی ئۆکسجینی دابەزیوە بەڵام لە ڕۆژی پێنجەمە پێمان بگات ئەو کاتە هەر کەسە هەر قسە بۆ کەسێک هەر کەسە بە حسابی خۆی نەگۆکو ئەوسا بین بڵێ بڕۆ هەر کەسە حسابی تایبەتی لەگەڵاکی
زۆر سپاس دکتۆر دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنماییەکانە زۆر سپاس بۆ دکتۆر کامەران قەرداخی کە بە ڕێزیان پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوان سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین. بەڵێ عەزیزان ئەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی دەنگ و ڕەنگە لە شاخە سوور لە ناوچەی شارباژێر. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و پشی خوێندنە زۆرن ئەو ڕێکخرا و سنتەرانە یاخود و پەیمانگانەی کە خولی بەهێزکردنی وانەکانەکەنەوە بۆ خوێندکاران. اینجا لە بەرامبەردا هەڵبەتە بەشێکی زۆریان بڕەپارەیەکی زۆر وەردەگرن یا زۆر جار خوێندکاران مامۆستای تایبەت دەگرن بۆ ئەوەی کە وانیان پێ بڵێتوانێت بۆ بەهێزکردنی وانەکانیان و خولی بەهێزکردنی وانەکان دەبینن. ڕێکخراوە دیموکراتیەکان لە کۆیە خولیان کردوتەوە بۆ خوێندکاران بە تایبەت خوێندکارانی قۆناغی 12 بەبێ بەرامبەر. هاوکارانمان لەو بارەوە ڕاپۆرتێکیان بۆ ئامادە کردوین با بێکۆبینەری بین. پەیمانگای سۆما لە ساڵی 2010ەوە دامەزراوە ڕێکارە یاساییەکانمان جێبەجێ کردووە بە مەبەستی پەرەپێدانی توانەکان بۆ فێربوونی زمان و خولی بەهێزکردن لە سنوور شاری کۆیە و دەوروبەری. ئاماژدەکردنەوەی ئەم پەیمانگایە بۆ زیاتر خزمەتکردنە بۆ کەمکردنەوەی بارگرانیە لەسەر ئەستۆی و شانی کەسوکاری خوێندکاران و خوێندکاران لە دواقۆناغی خوێندن کە پۆلی 12 و قۆناغەکانی تریژکە خوێندکار پێدا تێپەڕ دەبێت بە مەبەستی دیاریکردن و بەدەستهێنانی ئەنجامێکی باش و داهاتوێکی ڕوونتر. لەم ساڵدا لەم هاوینەدا لە ساڵی 2022 ئێمە خولێکی بەهێزکردنمان بۆ پۆلی 12 زانستی و وێژەیی کردوتەوە. ئاماژدەکردنەوەی ئەم خولە
ویستومانە جیاواز لە شوێنەکانی تر کە لەوانەیە زۆر شوێن هەیە ئامانجێکی بازرگانی هەبێ ئێمە هەوڵمانداوە بە هاوکاری خەڵکی دڵسۆز بە کەسانی دڵسۆز لە مەکتب ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ناوەندی کۆی ڕێکخراوە دیموکراتیەکان و هەروەها بە هاوکاری مەڵبەندی چواردە ڕێکخستنی کۆی یەکێتی نیشتیمانی کوردستان خولی بەهێزکردنمان کردوتەوە بۆ خوێندکارانی پۆلی دوانزەی زانستی بۆ وێژەی. من ناوم ڕێن نازمە بەشدارم کردو لەم خولا بەڕاستی ئەمە خولێکی زۆر باشە بۆ ئەو قوتابیانەی کە بەشداریان کردووە بێگومان ئێمە پێویستمان بە خولی ئاوایە کە بەشداری تێدا بکەین بۆ پۆلی دوانزە بێگومان ئەگەر بچبووینای لە خولی دیکە بەشداریمان کردایە پێویستمان بە بڕەپارەیەکی زۆر بوو بەڵام بە یارمەتی چەند لایەنێک و پەیمانگای سۆما خولێکمان بۆ کراوەتەوە کە هەم لەلایەنی دارایی و هەم لەلایەنی معنەوی سوودێکی زۆر باشی بۆ ئێمە هەیە ئێمە سوودی زۆرمان لێوەرگرتەوە مامۆستاکانیش مامۆستای زۆر باش و بازمونن بێگومان کە بە دەرەجەی باش و سوودی زۆر باشی لێوەردەگرین ئینشەڵڵا نمونەی ئەم جۆرە لایەنانە و ئەم جۆرە پەیمانگایانە زۆر بێ بۆ قوتابیەکان ئەزمونێکی باشە و هەروە سوودێکی زۆر باشی لێوەردەگرین. وەستانێکی دەرەجە کە لەسەر ڕووی شتەکەمان دەکات بۆ وەستانی کردێتەوە بۆ وەستانی کردێت پێشەش دەمەوێت سپاسی هەموو کەس و لایەنەکەم کە دەستێکی باڵیان هەبوو لەکردنەوەی ئەم خولە هاوینانە دەبێت تایبەتی پەیمانگای سۆما لەم ساڵیش پەیمانگای سۆماوکو و هەموو ساڵەکانی تر هەستا بەکردنەوەی خولی هاوینە بۆ خوێندکاران و قوتابیانی پۆلی دوانزەمی ئامادەیی زانستی وێژەی و هەروەها ئێمە دەمانەوێت سوودێکی زۆر گرنگ ئەم خولانە سوودێکی زۆر گرنگیان هەیە بۆ قوتابیانی خوێندکارانی پۆلی دوانزەمی ئامادەیی لە زانستی وێژەیدا هەروەها سوپاسی مەلبەندی چاردەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم لە شاری کۆی و هەروەها پەیمانگای سۆما و هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە بە شێوەیەکی مادونێناسانە هاوکاری خوێندکارانی دەکەن و وانە بە خوێندکارەکان دەڵێنەوە تاوەکو داهاتوو سەرکەوتنێکی باش بۆ خۆیان بەدی بێنن. مامۆستا هەور و ئیبراهیم وانەی فیزیا دەڵێمەوە لەو خولا طبعاً ئەم خولا بۆ ئۆکرایتەوە ئامانجی سەرەکیمان لەم خولا خوێندکارە خزمەتکردنی خوێندکارانە بە شێوەیەکی گشتی و خوێندکارانی پۆلی دوازدە بە تایبەتی و ئەم خولا بە هاوکاری ناوەندی ڕێکخراوە دیموکراتیەکانی کۆی و مەڵبەندی چاردەی کۆیە بەڕێوە دەچی بە هاوکاریوان بەڕێتوچکە لەم خولەدا مەبلەغێکی زۆر کەم لە خوێندکاران ئەو مەبلەغەشکە وەردەگیرێ بۆ پێداویستەکانی قاعەیە ئەوەی دی لەلایەن مەڵبەندی چاردەی کۆی و ناوەندی ڕێکخراوەکانەوە دابین دەکرێت وەکو گوتم ئامانجی سەرەکیشمان خزمەتکردنی خوێندکارانە و گەیاندنی لەم خولی هاوینەیە گەیاندنی زۆرترین زانیاریە دەربارەی وانەکانیان لە هەموو بابەتەکان. هەندێک کەس هەیە کە لەگەڵ پیشەکەی خۆیدا کارێکی تری هەڵبژاردووە یاخود کارێکی تر ئەنجام دەدا کە وەکو دڵسۆزیەکە بۆ کۆمەلگا یاخود هاوخەمی خۆیەتی بۆ کۆمەلگا. ئەنجا لە سنووری ناوچەی خەلیفان پۆلیسێکی هاتوچۆ لەگەڵ ئەوەی کە کارەکەی خۆی بەباشی ڕادەپەڕێنێت و لە هەمان شوێن و لە شوێنی کارەکەیدا گرنگیەکی زۆری داوە بە سەوزایی و باخێکی بچکۆلەی بۆ خۆی دروست کردووە کە هەڵبەتەن باخەر بەتەنها بۆ خۆی نییە و سوودی هەیە سوودی تەندروستی هەیە بۆ تەواوی کۆمەلگا بۆ ژینگە. اینجا هاوکارانمان لەو بارەوە بابەتێکیان بۆ ئامادە کردوین تایبەت بە سەوزکردنی ژینگە لەلایەن ئەو پۆلیسە هاتوچۆی بابێک و بینەریوین. ڕێپێدراوی هاتوچۆ ئەحمەد جەعفەر قادر لە بنکەی هاتوچۆی خەلیفان سەر بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سەران زیاتر لە 9 ساڵ 10 ساڵ واجبەکەم لێرە هەرسام بە دروستکردنی
سەوزایی لە وێزگەکێشی خەلیفان بۆ ئاسوودەی و ژینگەیشی پاک و خاوێن لەم دەڤەرە و کە بیدایەتی کرد ئەو وێزگە لێرە دروستکرا شوێنەکەی لە شوێنێکی بڕێک وشکانی دەچوو کە ئێمە وەزگەکە دروستکرا پاش 4 ساڵ سەوزایی دروستکرا لێرە گەلک جار گەشتیاران دێن لێر دانیشن و داوای دانیشتنەکەن وەختی گەرماوانە دابنیشن نان و شتیوا بخۆن لێرە کە نانی خۆیان دەخۆن و دەڕۆن پاش ناخواردنەکەی و دایرێکی حکومیشە بە حکمیەوەی ناکرێ هەموو کەسێک بێ خوارد و شتیوانی حاضر بکە لێرە بەس ڕێ بوارە تاکتاکەوانە دێن بەخۆش خولیا عەزەکی خۆمە زۆر کەیفم بە سەوزایی و ژینگەی خاوین دێ ڕۆژانە 2 کاتژمێر 3 کاتژمێر من خۆم تەرخان دەکەم لۆ ئاودان و خاوێنکردنەوە و ئەو شتانە و هاو پیشە و هاوکارەکانیشم زۆر یارمەتیان دایمە بەڕاستی و دەستخۆشیان لێ یەکەم شوێنێکی وا خۆش و فێنێک هەیە زۆر خۆش لە ڕووی دارایی بڵێ چەندین جار لەوی خۆم لە ئەرچی خۆم گوڵ و شتوان کڕێ مانگانە بڕێکبارم تەرخان کردیە 50,000 ئەوانە تەرخانم کردێلۆ گوڵ و مەسەرەن لۆ دار و ئەو پێی پێداویستەکەی ناو عادیقەکەم بڵێ حتمما زۆر فەرقی کردێن بیدایەتەکەی جێشی وشکانی بوو ئێستا زۆر لە ئەمە کە بیدایەت هات هەمووی لە ناو کابینەکان ناتینە دەرێ بە حکمی ئەوەی سەوزایی دێنە بوو هەر لە ژۆرێ بووین کە دروستکرا ئێستا زۆر بەدەگمەن لە ژۆرێ دانیش هەر لە بە سێبەرێ و لە ناوعادیقەکان دانیش داواکارم هەم لە هاوڵاتیان هەم لەم فەرمانبەران پەرە بە ژینگە بدەن چە لە ماڵەوە چ لە شوێنی کارکردنیان پەرە بە سەوزایی بدەن بە گوڵ و گوڵزار بۆ ئەوەی ژینگەیەکی پاک و خاوێنوانە بیژ بەڵێ خۆشویستان ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ لە دیارترین ناونیشانەکان بۆ ئێوە دەخوێنمەوە لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە لەژێر هیچ پاساوێکدا هێرشی لەو جۆرە دووبارە نەبێتەوە. لە لاپەڕە دووی کوردستانی نوێدا چەند بابەتێک لە خۆ دەگرێت چارەسەرکردنی کێشەکان بە شێوەیەکی بنەڕەتی و لەسەر بنەمای دەستور لەلایەکی ترەوە زیادکردنی هەماهەنگی دوای 99 ساڵ لە پەیماننامەی لۆزان هیچ شتێک نەگۆڕاوە. لە لاپەڕە سێدا کەمیش بە هەمان شێوە چەند بابەتێک لە خۆ دەگرێت بەهۆی بردومانەکەی تورکیاوە لە سنووری زاخۆ 8 کەس گیانیان لەدەستدا و 26 کەسی دیکەش بریندار بوون. لەلایەکی ترەوە مۆسکۆ هەڕەشەی بڕینی غاز لە ئەوروپا دەکات. لە لاپەڕە چواردا هاتووە ئاڵنگاریەکانی ئێستای پیشەسازی وزەی جیهان ئەمە بابەتێکە لەلایەن فەیسەڵ عەلیەوە نووسراوە بڵاو کراوەتەوە لەلایەکی ترەوە ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکان لە ئامادەکردنی لیاجاف نێوەی خاکی ئەوروپا لە مەترسیدا ئەمەش بابەتێکی ترەکە بڵاو کراوەتەوە لە لاپەڕە پێنجدا هاتووە لەبارەی دەرمانی پزیشکیەوە هۆشداری دەدرێت ما لەژێر ناونیشانی راپۆرت و بەدوادا چوونە لەلایەکی ترەوە منداڵی گرینۆک هاوژین عەبدولواحید نووسیوێتی دەچینە لاپەڕەیەکی تر و لاپەڕە شەش کە چەند بڵاوکراوە و ئاگاداریەکە لە لاپەڕە حەوتە سەکۆی ئازاد هێزی نەرم و گۆڕانکاری لە مۆڕاڵی سیاسیدا شاناس ایرانی نووسیوێتی و بڵاو کراوەتەوە لەلایەکی ترەوە سەرتیب جەوهەر بابەتێکی نووسیوە لە ژێر ناونیشانی هەکبەی بایدن لەلایەکی ترەوە هیوا محەممەد لە ژێر ناونیشانی نووسەرە حیزبیەکان بابەتێکی نووسیوە و بڵاوی کردوتەوە. جەنگی سێمی کەندا و کۆتایی دەسەڵاتی بەعس فەریق سەروەر بەرزنجی نووسیوەتی و بڵاو کراوەتەوە لە لاپەڕەنۆدا کە چەند بابەتێکی وەرزشی چەند هەواڵێکی وەرزشی تێدا بڵاو کراوەتەوە هالەر دەیەوێت شەرپەنجە ببەزێنێت لەلایەکی ترەوە بۆندی دی لیختی ڕاگەیاند دەگەڕێتەوە وڵاتەکەی. لاپەڕەدەش بە هەمان شێوە چەند ئاگاداری و بڵاوکراوەیە کە لە لاپەڕە یازەدا شاخەکان چۆن دروست بوون. دکتۆر ئیبراهیم محەممەد جەزا نووسیوێتی لە کۆتا لاپەڕەدا دکتۆرای فەخری بۆ حەیرانبێش خدری قادری لەلایەکی ترەوە دوای ماوەیەک دابڕان دەگەڕێتەوە بۆ نواندن لەلایەکی ترەوە تابلۆی هونەری بڵاو کراوەتەوە.
پاشکۆی کوردستانی نوێ تایبەتە بە ئەدەب و هونەر کە چەند بابەتێکی ئەدەبی و هونەری تیادا بڵاوکراوەتەوە دەتوانن کوردستانی نوێ بەدەست بخەن و تەواوی بابەتەکان و بڵاوکراوەکانی تێدا بخوێنەوە. گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبەینە و لە پرۆگرامێکی نوێدا پێتان نەگەینەوە ئاسوودە بن خواتان لەگەڵ.